بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لەسەر بەرنامەکەمان کاک سەرۆر دێمەوە لای تۆ لە بەشی پێشووی بەرنمەکەی ئاماژەت بەوە کرد کە دروستبوونی ئەم ئۆپەراسیۆنە نادەستوریە مالێکی ئەڵێت دەستوریە و بۆ دژایەتی هیچ نەتەوە و پارێزگایەک دروست نەبووە کەواتە ترسی کورد لە چییە؟ بەڵێ هەر یەکە تعبیر لە ڕای خۆیەکە ئێمەی کورد وەکو ئاماژەم پێدا شاری وەکو کاک فەرهاد ڕوونی کردەوە لە دەستورە تیان نییە بڵێ فەیلەقی یان قیادەی عملیات دروست ناکرێت ئیلا لە ڕێگەی پەرلەمانەوە بێت بەدەق نهاتووە بڵێ هەرسیاکە مادەی نۆ لە دەستورە باسی سوپاکە ئەڵێ سوپکە لە هەموو پێکاتەکان دروزە بێ سوپا هیچ پەیوەندی بە تەداولی سڵتەوە نابێ سوپا هیچ تەدەخولی سیاست ناکە سوپا نابێ بە سوپا پۆلیسەکەی جارانی سەددام سوپا بۆ بەختەوەری و بەختیاری ئەو میلەتە ئەبێ و بۆ بەرگری لە دەستکەوتەکانی و بەرژەوەندیەکەی لەبەر و ئێمە هەتاکو ئەم دەستورە وەکو چەترێ بەسەرمان بە خۆمان بەجاری ماتیا کردووە بەڕای من هەتا دەستور پابند بین پێوەی باسن حکوومەتی ناوەندی ئێمە ترسمانێ لە هیچ نەتەسیحی جەیشەوە لە ئەم ئۆپراسیۆنە بەڵام مەرامی سیاسی ئیستا هەستیاری ناوچەی کەرکووک و هەتا ئیساوە چەند ساڵ لە مادەی 140 چارەسەر نەکراوە هەتا ئیسا تەطبیع نەبوو هەتا ئیسا با بڵین انتخاباتیوانەوە هەڵبژاردن نەبووە ئیسیفتان نەبووە لەبەر ئەمە هەتا ئیسا کێشەکان بە هەڵواساویەوە کاک سەرۆر کاک فەرهاد لە قسەکانی ئاماژەی بەوە کرد وتی گەر کورد بیەوێت پەیوەندی بە سوپای عێراقەوە بکات ئەوە حکوومەتی بەغدا غەدری لێ ناکات من هەر پێش ئەو جووە سوال بۆچی تۆ سوالی یەکەمتم بۆ تەواو نەکردی بەڵێ لەبەرەوە بەڵام ئێمەی کورد لەبەر سەبابانێ ئەو بارودۆخە هەسیار و ئەو دوارودۆخ ناخۆشان و تاڵانە دیومانە ئیسا ئێمە سڵەکەینەوە لەم قیادەیە بۆچی بێ چونکە ئەمە حەقی خۆیەتی سەیتەرەدانی کاکسەرۆ سڵکردنەوە شتێکە ترس و حەزەری منطقی شتێکی ترە منطقەکە لەکوێ منطقیە ئێمە مەسەلە فەنیەکەی ئەمە شێکە ئەو دەستور مەعی نەکردووە قیادەی سامالیکی ئەتوانە بڵێ من دەستور ڕێگە لێ نەگرت و من ئەم قیادەی دروستکم سبەینە قیادەی کە لە شوێنێک کە لە کوردستان یا لە عەرەبستان یا لە وەسەط لە هەر شوێنێ دروستکەم بەڵام هەسیاری ناوچەکە و لێسەنگدنەوەی ئەو متمانەی درابوو بە مەچزی محافظەی کەرکووک و محافظی کەرکووک کەوا ئەو سەرکردایەتی قواتی شۆرتەیە کرد کە لیوا جامێ تاهیرە و هەروەها ئاسایشی هەردوو لاکە لەوەیە و هەروەها ئیستیخبارات کە لەوێ بۆ پەیوەندیبەوە هەبوو ئیستیخباراتی عادی مدیری ئیستیخباراتی بەغا و هەروەها ئەمنی وەتەنی کە لەوێ ئەمە حاڵەتێکی دروست کردەوە بۆ هێنانە خوارەوەی ئەو دەسەڵاتی کەوا مەجلیسی محافظە هەیەتی بەڵێ ئەمە بیری لێ بکەینەوە ئەمە خۆی هەیە لە سەبارەت بە پرسیارەکەم بەڵێ بەڵێ ئەمە جوادانەوە ئەو پرسیاری دووهەمە بەڵێ من لەگەڵ ئەوەیەم کەەوە کاک فەرهادوتی هەتا ئیسا ئێمە ئەبێ ڕێژەمان لە سا حەبەکە بێ لە سا بزبێ لە جێشی عێراقا لە جێشی عێراقا ئیسا ئێمە ڕێژەکەمان لە سا حوتیش کەمترە ئەوەی بەڵێ زۆر هەب لەوەینە بۆچی ئەوەی هەتا ئیسا کە ئێمە گلەیمان هەیە ئێمە کە بووین بە ئەفسەر لە جێشی عێراقیە تەخەڕوجمان کرد یەکسەر لەسەر شاخەکە دانراین و براین بۆ بەسڕەوە نەمان و نابێ توانمانزانی ئەو نەریتی سوپایە ئەوە بۆ جوندی کە ئەوسا زۆرە ملیە بوو جوندی خەڵقی سیێمانی و ئەمانە زۆربیان بۆ بەسەر و ئەمارە و دائەنرێن ئیسا تەتەوع خۆبەخشە بەڵام خۆبەخشەکە ئەبێ ئەو وعیەی هەبێ ئەبێ ئەم ڕۆڵێکی هەبێ لە سوپای عێراق ڕئیس ئەرکانی جێشی کە کووردە زۆر قادی قوتەکانمان هەیە کوردن و زۆر ئەفسەرمان هەیە ئیسا لە بەغا ئەبێ با لەگەڵ ئەمانە هەمهەنگی بکەن یان ئەگەر بێتە بەسە بۆچی بڵێن ئێمە بەژانی لەمە قەراراتی عێراق ئێمە هیچ هەر بەدەست نییە لەبەرەوە بوونمان نییە لەبەر ئەمە ئیسا ئێمە لە هەوڵیان هەبێ من پێش بەترەیەک لەسەر متاڵعەیەک بۆ جەنابی سەرۆکۆمار مامجەلال نووسیم و لەگەڵ خۆیان قسەم کرد وتم ئەمانوێت چەند زابطێ بێنوتی فەرم و دەست پێ بکەتەوە معلومات وەرگرە و بیان هێنا فعلا توانی 56 زابط لە لیوا و هەتا ملازم کۆ بکەمەوە قسمێکیان هاتنە ماڵەوە کتابمان کرد بۆ قیادەی عامە و من ئەوە ژەڵێم جەنابی مالکی یەکسەر موافقەت کرد کە کتابەکە لە ئێمە بوو ئیساسیان بە جۆرەی شروط ناکراون بۆ بەغا ئەمە یعنی مەرحەلە یەکەم مەراحلی کە ڕقەونەغەکانی کە با ئەمانەی کە لە بەسڕە بێ با لە عەمارە بێ با لە ناو بەغایە بێ ئەبێ ویستێکیان بڵین ڕەغبەتێ دروستکەن لە خۆیانەوە کەوا بێن ئەو کەلێنانە لە سوپای عێراق هەیە پڕی بکەنەوە بەڵێ کاک فەرهاد وەکو ڕاوێژکارێکی ئاسایشی نیشتیمانی تا چەند ڕاو بۆ چوونەکان و تێبینیەکانی تۆ بە هەند وەرگیراوە سەبارەت بە ڕێژەی کورد لە سوپای عێراقدا بۆەوەی ئەم ڕێژەیە زیاد بکرێت چونکە کاک فەرهاد لە قسەکانی ئەوتی گەر کورد بیەوێت بەغدا لاری نییە بەڵێ منیش ئەڵێم خۆمانی یەکەم جار لە جەنابی مامجەلالەوە و هەروەها لە هەموو بەرپرسە کوردانەکانەوە لە پەرلەمانتارە کوردەکانەوە لە هەموو توێژەکان و لە هەموو کتلەکان کورد بە یەک دەنگ ئێمەمانەوێ چۆن مەسئول زیا ئەبێ لەوێ
ئەوەی کەوا زیاتر کاریگەریە بێ لە جێشە سەربازە زابە سەفا و هەروە ئەفسەری پسکۆلەیە ئەمانە هەبن لەبەر ئەو ئێمە هەموو قسە کراوە لەسەری وەڕەغبەتی جەنابی سەرۆک کۆمارە وەڕەغبەتی جێگری سەرۆک وەزیرانە کەیسا کاگوتەوە وەڕەغبەتی سەرۆک ئەرکانی جێیشە سوپاسالاری کووردە و هەموو ئەمانە ئێمە پێمان خۆشە کە ئەمانەی خۆمان بێن و ڕۆڵی باڵا ببین. ئەم ڕەغبەتە خراوەتە بواری عملی و جێبەجێکردن و کرداریەوە بەڵێ کراوە یعنی بۆچی ڕێژەکە هێشتا ڕێژەکە لە سێ ئەوەی کە جوابمان یا حەوت لە سەد بەڵێ ئێمە ڕێگای بکەینەوە تەسیلش بکەین یعنی ئەو زاڵتەی تەوێت کاک سەروەر باشی کاک هەبێت سەروەر زۆر جار لە لێدوانی من لێدوانی جیاوازم لە هی بەرپرسە کوردەکان چه حزبی بن چ لە حکوومەت یاریێمی کوردستاندا بن بۆ نمونە هەر لە بریکاری وەزارەتەوە تا لێدوانی ئەوانی خوارەوەش دەڵێن ئێمە لە حکوومەتەکەی مالکی قبول ناکەین قبولی ناکەین فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیژلە واوا بکات ئەگەر پاشەکشە نەکەن ئەگەر بۆ نمونە وەڵامیان نەبێت بۆ داواکاریەکانی کورد ئەوە ئێمە وەڵاممان دەبێت و زۆر جات هەڕەشەش لە قسەکانیانە بەدی دەکەن پرسیارەکە ئەوەیە پێشمەرگە لە ئێستادا ئەتوانێت شەڕی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە بکات و ئەگەر شەڕ بکات زیانی زۆرترە یاخود قازانج بەڕاستی ئەمە شەموو ئەگەڕێتەوە بۆ ئیتفاقاتی سیاسی ئێمە لە لای خۆمانەوە بەهێشەوە ئەو وشەیەکەیەت و ئەو ڕسەیە ئەگەری شەڕەکە بە دوورەزانین ئەوە وەختی ئەوەمان کەواتە لێدوانی ئەوانەی لێدوانە لێن طبعا ئەوەی کەوا باشتر لەگەڵ شوێنەکەیە بەڵام ئێمە ئەبێ زیاتر طبعا مالێکی هەڵی کرد تەنانەت باس لەوە کرێت کە هێزیش جوڵێنراوە بۆ کرد نه ئەمە نییە هەر ئەو سێ فێرقەیە کە باسمان کرد لە شوێنی خۆیان و سێ کەتیبەی دەبابات هاتووە هەر خۆی کە لە نظامی معرەکەی لیواکانە ئێستا جاران هەموو لیوایەکی ئالی کەتیبەی دەبابات بڵێن لیوە ئالیەکان فەوجێکی کەتیبەی دەبابات بوو دوو فەوجی ئالی بوو ئێستا ئەم ئیمکانێتە لە عێراقانیە چکە تا ئێستا ئەو سیلاحانەی کەوا گرێبەسی لەسەر نەگەیشتوون جارێ عێراق لە مرحلە و لە قۆناغی دروستبوونەوەیە زۆرە خایانەیە ئەمەی کە ئیسا بازەکرێت لە فڕۆکەی F16 و هەژدە و دەباباتی ئەبرامز و دەباباتی هەفتا و دوو بەڵێ من لیستی ئەو شتانم لایەکەیەک بڵێ هەر لە فڕۆکە لە جۆری F16 هەلیکۆپتەری جۆری ئارمد بێڵ فڕۆکەی جۆری T6 تێکسان ATB کینەر ینی زۆر زۆرن ڕێژەکە زۆری تایە لە حتا تفەنگەکانی کلاشینکۆفی ڕووسی ساکرا بە M4 و M16 کە بەدە جوندی عێراقیەوەیە کۆنەکانی کە ماونەتەوە حتا بابنە عێراق خۆی دەوڵەمەند بوو بەڕاستی منەوەی بڵێم عێراق لە دروستبوونیەوە لە 1920ەوە لە 1932 دوای ئیستقلالی عێراق لە ئینتیداوی بەریتانی 5 فەرقەی هەبوو 3 فەرقەی سواری 2 فەرقەی سوپای عێراق گەورە بووە یاخود بچوو بووە لە بچووکەوە بۆ گەورە چووە یان لە گەورەوە بۆ بچووکە ئینگلیز لە کاتی خۆیان لە وەختی خۆی کەما بوو طبعا ئێمە عقیدەی عسکەریەکەی عێراقیە تاکو 2023 عقیدەیەکی ئینگلیزیە 82 ساڵ ئینگلیز و وەسایای ئینگلیز ئەو میراتەی کە بەجێی هەچ حکمی لە عێراقا کرد تاکو 2023 ئێستا لە بەتی بریتیە و ئەمریکا هاتووە لەبەر ئەمە ئەو عێراقا ئەو جێشە کە دروست بووە کە یەکەم پیاناسەی نیشتیمانی یەکەمی عێراق بووە بۆ چوونی ئێمە جیایە من لە زۆر مقابلاتە باسمان کردو ڕەنگە ڕۆشنبیر و شاعیرەکان و سیاسەتمەداری کورد ڕێکانە بێ لە جێش کە ئێمە حتا احتیفال نابێت پێ حەقێتی احتیفالی شەشی کانون نابێت بکەین لەبەرەوە ئەم جێشە مایەی نەهامەتی بۆ کورد ئەمە بەڵام ئێمە ئیساڵێن ئەم جێشەی جێشەکەی جاران نییە ئەم جێشەی ئێمە پشکمانەیە حتا گەرکەم بێ ئەم جێشە جەنابی سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران لە بەغا وەزیرەکان ئەندامانی پەرلەمان کە ئەبێ هەموو شتێک لەلایەن ئەمانەوە دەرچێ باوەڕ ناکەم ڕێ بەوە بنکەوە حەوەحتەیەک دروست ببێ یان ئەم جێشە ڕێگەی پێ بێسکای بەڵامەوە تا دروست بوو ئۆپراسیۆن دیژلەکەن لەوانەیە لە کورد بات ئەوە ئەندامی پەرلەمان لێرە حوزوریان هەیە بە گوێرەی قانون و بە گوێرەی دەستور ئەگەر پەرلەمان قەرار نەدرێ زمانی سەدام و پێ سەدام نییە جەنگ ڕوودانی جەنگە بێ قەراری پەرلەمان بێت کاک سەروەر گەر وەڵامی ئەم پرسیارەشم بێتەوە بە ئیفتیرازی و بە گریمانەیە قسە بکەین بەڵێ گەر پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە شەڕ بکات قازانجی زۆر دەبێت یاخود زیان زۆر بە کورتی وەڵام بە کورتی لە هیچ حربێکە ئێمە ناڵێن قازانجە بێت کاک نەریمان دێمە لای تۆ زۆر جار نووسەران و چاودێران و ڕۆشنبیران ڕخنەیە واگرن دەڵێن کامە قسەی ناو عامی خەڵکیشە ئەڵێن هێزی پێشمەرگەی ئێستا هێزی پێشمەرگەکەی جاران نییە کە بە دڵ و بە مەبدەئەوە شەڕیانە کرد لە خلالی ئەم 20 ساڵە زۆر بە سەریحی پێت بڵێم ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کارێکی وایان کردووە کە پێشمەرگە ئینتیمای نەماوە کامە قسەی من نییە بۆیە ناتوانێت بە ڕۆحەکەی جارانەوە شەڕ بکات
قسەی تۆ چیە لەسەر بەڵێ من بەڕاستی تەیدی ئەو قسەیە دەکەم بەڵام نەک 100% ئینتیمات تەواو لاواز بووە لە ئاستێکی زۆر خراپدایە بەڵامەکو ماوە خەڵکی دڵسۆز و نیشتمان پەروەر تەجاوز ئەکا لەسەر ڕووداوەکانی کات ڕۆژ شەخص مەسئولێک حزبێک لە ڕۆنەتەوەیەکەوە جۆش و خرۆشێکی نیشتمانی و دڵسۆزی تێدایە ناڕۆخەیە ئەوانە ماون بەڵام لە ڕاستیدا ئینتیما لە ناو هێزی پێشمەرگە و لە هەموو گەلەکەمان بڵێن کەوان بەشێکن لە ئەو میلەتە و ڕۆڵی ئەو میلەتن زۆر لاواز بووە هۆکارەکەش دیارە بۆ چییە هەموو گەندەڵەیە ئەو هەموو نەعەدالەتیەیە ئەو دوو ئیدارەیە دابشکردنی هەموو شتێکە بە دووکەرتی لە نێوان دوو حیزبی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پاشان بە حیزبیکردنی هەموو دەستگاکانە ئێستا باس لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان یەکی گرتوێتەوە باس لەوە دەکرێت ئاساییش پێشمەرگە وەزارەتی ناوخۆ بە 45 ڕۆژ یەکی گرتەوە ئەوانە بە کونفەیەکوونێک کامیە گرتنەوە کاکە یادگار شارەوانیشێکی نەگرتوێتەوە سەحەشێکی نەگرتوێتەوە زەراعیشێکی نەگرتوێتەوە نەک هێزەکان بەڵگەشت بۆ ئەوە تاوەکو ئێستا نەقلبوونی فەرمانبەرانیش بە ئەستەمە لەیرەوە بچێتە هەولێر 1000 مامۆستا نەقلبوونەتە سنووری هەولێر لەو ماوەیە ئەو کاتێککە فەرمانبەران موچەکانیان غەدرێکیان سەر هەبوو لە سلێمانی بۆیان گەڕانەوە هەولێر بۆی نەدەگەڕانەوە 1000 کەسەکەیان و لەبێت لە بودجەی یەکەتی نیشتمانی کوردستان و سنووری سلێمانی بەتام گەڕێتەوە لەوێ دەوامەکەن لێ ماونەتەوە تا لەم ئەخیرا پەرلەمان تەداخلی کرد و لە بودجەی سلێمانیش بۆیان گەڕانەوە بەڕێزم ئێمە باس لە ئەنجامەکەین باس لە هۆکارەکان ناکەین کاک فەرهاد باسی حەجممانی کرد کە ئێمە بزانین حەجمی خۆمان چەنە لە عێراق و بەو شێوە قسە بکەین بەڵێ وتیشی کورد بڕاتە پێشەوە ئەوە بەغدا لاری نییە ئێمە حەجممان تۆ چیە لەسەر حەجمی ئێمە لە ڕووی نەتەوەییەوە لە ئەستحقاقی نەتەوەییە ئەگەر بە عەدەد بێ حاکم دەزانێت 50 ئەندام پەرلەمانمان هەیە هیچمان بۆ یەکلای ناکرێتەوە تەنانەت بەس عێراقی 91 کورسی هەیە یاسا 89 کورسی هەیە سەدرریەکان چلیان هەیە ینی بە هەر حاڵ ئەگەر بەوە بێ بەڵام ئێمە تەوافق هەیە ئەبێ ئەو تەوافقە سیاسیە تەوافقی نەتەوەیی بێ ئەگینا ئێمە لە ڕاستیە لە عێراق هیچمان بۆ ناکرێت ئەگەر چاوەڕێی حەجمی حەقیقی دیموکراتی خۆمان و عەدەد بکەین ئەمە مۆزوعێکی تر لە خاڵێکی ترا کە کورد ئامادە نییە بچێتە ناو ئەو هێزانە بەڵێ من تەئیدی ئەەکەم ئەمە ڕاستە کورد ئامادە نییە بچێتە ناو ئەمە ئەنجامە هۆکارتیە من بۆ خۆم لە کاتێکا لە کاتی سقوتە پاش ئەوەی کە وەزارەت تەشکیل بوو لە 2004 من چوومە بەغدا چوومە وەزارەتی دیفاع چوومە وەزارەتی ناوخۆش لە ڕاستیدا کە چوومە وەزارەتی ناوخۆ وام ئەزانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە لە 160 زیاتری ئەفسەر و کارمەند و ئیدارە و بەڕێوەبردن و قیادەکانی کورد بوون عەرەب لە 140 نەبوو بە هەموو پێکاتەکانی ترەوە پاش ئەنجێمە چوونە لای جێگری وەزیر دوو جێگر وەزیرمان هەبوو وازم بۆ کاروباری میرە و ئیدارە بوو بەڵێ چوینە ئەوێ تەماشامان کرد دار و بەردی دنیا ئەکا بەستەری خۆیان کە نە قیادەی کوردی نە کەس تەوجیهێکی لێ نە ئاگای لە هیچێ نە کەس زانە لێکشێ بە تەکسی بە بەرچاوی خۆمانەوە دەرچوو ئەمانە بووە وتیکا کە هیچ کەس بەس فڕیان وای کردووە خۆ دوتت ئەمە هۆکار نییە ئەمە دەرەنجامە ئەمە ئەنجامە کێ هۆکارەکە من دێمە سەر هۆکارەکە زۆر بە کوتی چووکە کاتی پرسیاری میوانەکانە بۆی من دێمە سەر هۆکارەکان ئەوەیە ئەگەر کوتێڕانینێک سەری هێزی کوردستان بکەین دوو هێزی پێشمەرگە دوو پۆلیس دوو ئاسایش دوو هەواڵگری دوو هەمووی دوو پاشان لێرە کە یەک کەس کەدا ئەمەزرێ بە هێزێکی چەکدار لە سنووری ئیدارەی کۆنی ئیدارەی ئێستش سلێمانی و گەرمیان ئللا ئەبێ یەکەتی بێ و لە سنووری هەولێر و دوهۆک ئللا بێ پارتی بێ بۆ ناو سوپایش نردنیشان بە ناوسپا ئەبێ ئللا لەوانە بێ و بە ئیتفاق بێ وەکو یەکش بینێرن ئەو فەوجێک بنێرێ ئەو سریەک بنێرێ ئەمیش فەوجێک و ئەوش سریەک بنێرێ بۆیە تاوەکو ئێستا ڕێگان نەداوە بە گەنجی کورد کە ڕۆڵەی کورد بێت نووسینگەی سەربازی لە ناو سلێمانی هەولێر و دووەک بکاتەوە هەموو لایەنەکان بچن هیچ نەبێت لە کوردستان ڕێگە نادەن کە خەڵکی تر بچێتە ناو ئەم هێزانە و نەک خەڵکی تریش بەڵکو چەکدارێکی یەکێتی لە هەموو ڕۆکانەوە کە باسم کرد هەواڵگری ئاسایش پۆلیس پێشمەرگە بۆینە لە سنووری هەولێر و دووهۆک یەکێتی بێ لێ نێشەر وهەیە با من تخواباتەوەکەم ئەفمکە ئێمە بەڕاستی کە نەمانتوانی لێرە دروستیکەین خۆڕێگەش نادەن بە هەمان شێوە گەنجی کورد بچێت لە سوپای عێراقیە ئەو لە ستابیسەی کە لە دەستورە حەقمان هەیە کە تەوازنی سوپا ڕابگیرێ ئێستا و کێشەیەمان نابوو و ئەگەرەکو ڕێکیش بکەوتنایە هێزی پێشمەرگە بەو سوپایە نیزامی نیشتمانی بگرایە ڕەبەت کرایە بە ئەنزیمەی سوپای عێراقیەوە هیچ ئەو کێشانەمان نابوو لە هەر کاتێکە ئێمە قوتێکی گەورەمانە ئەو هێزانە و چەکانی کە باسی ئەەکەین ئێستا بە مەترسی باسیەکەین ئەو کاتە بە فەخرەوە ئەمانوت
لیواکانی ئێمە فەوجەکانی ئێمە ئەوانەی سەر بە کوردستانە تیارەی F16یان هەیە دەبابیان هێوە نەک ئێستا کاک نەریمان یەکێتی و پارتین کە غەدەکەیان کردووە بەڵێ یەکێتی و پارتیە نیان توانێت یەکێتی و پارتیم غەدریان کردو تۆ وتت خەتای خەڵکە ئەوڵێ نەخێر خەتای من نەموت خەتای خەڵقە بەڵام لەوەتە خەڵک ناچێتە پێشەوە خەڵک ئامادە نیە بچێتەوە خەتای خەڵک ناکات کە تۆ بە شتەکان بخێنی شوێنی خۆی چووکە گەر نەچنە شوێنی خۆی نابێت من نەموت خەتای خەڵقە من گوتم خەڵک یان گەنجەکانمان ئامادە نین یعنی حەز ناکە پێی خۆشە لە شارەکەی خۆی بێ بەڵام ئەگەر من ئەگەر ئیجازەم بدەیت ینی لە قسەکانی کاگنەریمانەوە وا دەرەکەوێت بەردێکیش لەو ئاسمانە بکەیتە خوار و هەر خەتای پارتیوێکێتیدەی کەوایە با خۆمان کۆکەینەوە هەڵسین ڕاکەین ینی من پێم وانە بەم شقڵە بێ بەم شێوازە نییە چونکە ئەوەی کە لەسەر ساحاکەشەیە کە بە ئۆپۆزیسیۆنیشەوە وەختی خۆشی هەر بەشێک بوون لە یەکێتی و پارتی ینی هەر بەشێک بوون لەو خەڵقی ترکە ئێستاکە ینی من پێم وانە خەڵق بەو جۆرە ناکرێتەوە تەفسیری وەزع سیاسەکە بەو جۆرە بکەیت کە خەڵک چۆکی پشتی بڵێ هیچمان پێ ناکرێت و هەمووشی خەتای پارتیۆچێتی بۆ من پێم وانەیە وا بێ کاکە ڕاستە کەم تەرخەمی و کەم و کۆڕی هەیە ئەمە 100% وایە هیچ کەسێ ناتوانێت بڵێ وانە نەخێر وایە و من پێم وایە کورد یەکە لە خاڵە هەرە گرنگەکانی کورد ئەوەیە لە کاتی مەترسیە لەسەریا هیچ شتێک لە بینیان نامێنێ هەمووی ئەبێتەوە بە یەک و باشترین دیفاعەکەن ئەمە ئەو خاڵێک کە مڵێم کورد ئینتیمای ماوە بەڵام ئەمێنێتەوە یەک خاڵ زۆر گرنگە ئێمە قسەکانمان نابێ بۆ ئاقارەدا بێ کە بەڵێ جەنگ وەکو کاکسەر وەرجتی جەنگ و شەڕ لە بەرژەوەندی ئێمەیە کاکە لە بەرژەوەندی ئێمەنێ لەبەر یەک دوو خاڵی لێدوانی بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتن کاکە شەڕ ڕوو دەدا کاکە من ئەڵێم هەموو لێدوانێکی تەشەنوج ئامێز لێدوانێکی ڕقاوی لە خزمەتی پرۆسەکەیان نییە هەتا ئاخر وشەش پێویستە تۆ سیاست دەکەی پێویستە هەتا ئاخر وشەش هەوڵ بدەی شەڕ ڕوونەدا کە شەڕ ڕوویدا ماڵوێرانی گەورەی بەدواوە دێ ئەوەی کە ئێستا لە کوردستانە دروست زۆر بە کورتی بەڵێ بمبورە ئەوەی لە ئێستا لە کوردستانە دروست بووە کە لە چاو عێراقا عەرز و ئاسمانی بینە لە هەموو ڕوویەکیەوە ڕەنگە عێراق گەر جەنگ بینی باگەر بەلایشکە قسە بکەین ئەگەر جەنگ ببێ ڕەنگە عێراق سەرێکی وانەکە بەڵام ئێمە بە تەقاندنی یەک تۆپ ئەوەی هەمانە لە هەرێمی کوردستانە زۆربەیمان لە دەست دەرەچێت بۆ نمونە لە 25-26 کنسولگەری هیچی تیان نامێنێ ئەو کۆمپانیایی کە هەن لە کوردستانە هەر هەمووی ئەڕاتەوە جۆزێتەوە جاریشکە نایێتەوە کوردستان یەکێک لە شتە خاڵە گرنگەکان ئەوەی ئێمە نابێ بەڵین شەڕ ببێ بە هیچ جۆرێک لەگەڵ شەڕبوونا نەبین بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە هاتیشنە سەری ئێمە دیفاع لە خۆمان نەکەین کەواتە کاک فەرات ئایا مافی عێراق نییە وەکو هەر دەوڵەتێکی دیکەی ناوچەکە سوپایەکی بەهێز و تۆکمەی هەبێ بەڵێ مافی خۆیەتی بەڵام بەمەرجێ وەکو ئەویش ئاماژەی پێکرد کاکە کورد بۆچی سڵی هەیە لەبەرەوەی لە 1920ەوە سوپای عێراق دژی کورد بەکار هاتووە مافی خۆمانە سڵمان هەبێ ترسێکمان هەبێ و ئەبێ ئەو ترسەش لە لایەنی بەرامبەرەوە بڕێن کاک سەروەر وتی ئەو سوپایە دژی کورد بوو کوردی تیانە بوو بەڵام ئەم سوپایە گەڕێژەکەش کەم بێ کوردی تایە بۆچی ئەترس ڕاستە کاکە کورد دەڵێ مارەنگاز لە قشەی مار و مێروژە ترسێ ئەبێ ئەو بۆ سیاسەتی شتەواوە ئێمە ئەبێ کورد تا ئێستا ئەو دڕدۆنیە یاخو ئەو بێسیقەیە یا ئەو سڵەمینەوەی هەرماوە ئەمە لە ناو عێراقیشا ڕاستە کاکە لە ناو عێراقیشا بۆچی ئێستا و ئەزمانە لە عێراقا هەیە لەبەرەوەی هیچ پێکاتێک لە عێراقا سیقەی بە پێکاتەکەی بەرامبەری ننراوە هەنگاویش ننراوە بۆ ئاشبوونەوەی گشتی لە نێوان هەموو پێکاتەکانی عێراقا تاکو ئەو سڵەمینەوەی بڕێوێنرێتەوە کورد لێرە مافی خۆیەتی بەڵام نەک بگاتەوەی چۆچی بشتێ و بڵێ بەڕازی تر تەواو هەموو شتێک کۆتایی هات نەخێرش هەموو شتێک کۆتایی کەواتە کاتیەوە نهاتۆ کە بۆ هاوڵاتیانی هەرێمی ڕوون بکەنەوە کە شەڕ ئەگەرێکی زۆر لاوازە و پێویست ناکە کەس بترسێت و وڵاتیانی شاری کەرکووک بترسن و چیتر ئێمە ناڵێن سەیریکە کاکە ئێمە ناڵێن بترسێ ئێمە وتمان وانە بێت چۆچی بشتێ من ناڵێم وریان نەبیت من ناڵێم ئامادەکاری نەکرێت من ناڵێم خۆت حاضر نەکەیت لە هەموو بوارەکانە لە بواری سیاسی دیبلۆماسی پەرلەمانی دەستوری قانونی هزار شت بەدەستەوەی کە تۆ هێشتا بیکەی لە عێراقا بتوانی بەرامبەر ئەم سوپایە بەکاری بێت بەڵام واش کە ئەو بمبورە واش نەبێ کە خەڵک بەجارێک بتۆقێ بڵێ ئەرەوڵی تر تەواو کۆتایی پێ هاتوو وەکو جاری جاران شەڕەبێتەوە ئەوەی کاکسەرور وتی جارێکی کە لە عێراقا بەو شکڵە ڕوو ناداتەوە نابێتەوە کاک فەراد لە قسەکان تاوتت گەر بێنە سەرمان ناکرێت دەستەوەستان بین وایە باشە گەر هاتنە سەرمان خوا نەخواستە با بڵێین کە ئەمە دەستەواژەیەکی ئەلامیش نییە هاتنە سەرمان پێشمەرگە شەڕی کرد ئایا ئەمە شەڕێکی دۆڕاو دەبێت
کاکە زۆر بە کورتی تکایە. کاکە من پێت بڵێم لە کوردستانە ئێمە نامانەوێت لە عێراقا و بە تایبەتی لەگەڵ کورد نامانەوێت هیچ جۆرە شەڕێک ڕوو بدات چونکە ئەم شەڕە لە قازانجی کورد نابێ بە هیچ جۆرێک. زۆر سپاس بینەرانی عزیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاراستە بکەن.